عزیزانی ئێمە جوانترین سڵاتان لێبێت و بەیانیتان باش بێت هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی و ئارامیتان بۆ خوازین هیوادارم هەمیشە دڵەکانتان پڕ بێت لە خۆشی و ئەمڕۆژ بتوانن بە شێوەیەکی زۆر باش هەچونە ئەمڕۆ پشووە بتوانن بە شێوەیەکی زۆر باش لە ماڵەوە پشوو بن و لەگەڵ خێزانەکانتان بن مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان پیرۆزەکەین داواکارین لە خوای گەورە ئەم مانگە ببێتە مایەی خێر و بەرەکەت و مایەی خۆشگوزەرانی و مایەی ئاشتی مانگی ڕەمەزانی پیرۆز دووبارە لە هەموو مسلمانان پیرۆزەکەی هیواداری مانگێکی خێر و بەرەکەت و پڕخۆشی بێت خۆشحاڵین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکەی ڕۆژێک نوێ لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بێەوەی ئازیز و خۆشەوی شاد دەبینەوە ئەمڕۆژ تەواوی پرۆگرامەکەم لەگەڵ تەواوی هاوکاران و هاوکاری سەرەکیم سەرکۆوا بێت سەرکۆ بەیانی باش سڵاوە لێبێت بەیانی باش سڵاو لە تۆش بەهیوای باش بوون خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵینە بەیانیش لە پرۆگرامی ڕۆژێکینەوە پێتانەگەینەوە بە هیوایەوەی کامولایەکتان تەندروستێکی باشتانە بێ و بە چالاکانە بتوانن لەگەڵ کار و پیشەی ڕۆژانی خۆتانە بەردەوام بن منیش لێرەوە پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە سەرجەم مسلمانانی جیهان و مسلمانە کوردەکانی خۆشمانەکەین بە هیوایەوەی ئەم مانگە بێتە مانگی خێر و خۆشی و ئازادی و پێکەوە ژیان مانگێک بێپڕ لەوەی کە هەمومان بەیەکەوە بتوانین بە خۆشی بەڕێ بکەین و بتوانین دڵی یەکتر ئاش بکەینەوە و بتوانین ئەم مانگە بکەینە دەرفەتێک بۆ ئەوەی کە بتوانین خێر و سەدەقەکانمان بەسەر ئەو کەسانی کە پێویستیانە زیاتر خێرەکانمان بکەین و بتوانین ڕێز لە یەکتر بگرین ئەم مانگە ببێتە مانگێکی خۆشی بۆ هەمومان ئەمڕۆ ئێمەش کۆمەڵە تەور و بڕگە و بابەتمان ئامادە کردووە بیریشمان نەچێ ئەمڕۆ یانزەی سێ کە 33 ساڵ تێپەڕەبێ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی شاری هەولێری خۆشەویست کە توانیان بەبێ جیاوازی لە نێوان پێشمەرگەکان و خەڵکی شاری هەولێر و شانەکانی ناو شاری هەولێر بە هەمویان بە یەک دەنگ و بە یەک وزە و بە یەک داواکاری مافەکانی خۆیان کە توانیان ئازادی بەدەستبێنن ئێمە پیرۆزبای ڕاپەڕینیان لێکەین هیوادارین کە بێتە بەشێکی گرنگ و بەدەستێنانی ئەو دەستکەوتانی ڕاپەڕین لێکەوتەی باشی لێ بکەوێتەوە و بتوانن زیاتر خەڵکی شاری هەولێر سوودمەند بن لێ ئێمەش ئەمڕۆ بۆ دەستپێکی مانگی ڕەمەزانی پیرۆز یەکەم تەوەری پڕۆگرامەکەمان تایبەت کردووە بە پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان و ئامادەکاریەکان و چۆن مسلمانان بتوانن لەم مانگەیە کۆمەڵی تایبەتمەندی هەیە کۆمەڵی ڕێز و خۆشەویستیە لەگەڵ لێکا بەرپای بکەن و ئەمەش بۆ خۆی لە خۆیان دووپاتکردنەوەی ئەوەیە کە ئێمە میلەتی کورد هەمیشە ڕێزمان لە مانگی ڕەمەزان گرت و توانیمانە لەگەڵ تاعات و نوێژ و ڕۆژۆکانمانە بین ئێمە بۆی زیاتر زانیاری وەربگرین مامۆستایەکی زۆر زۆر خۆشەویست مامۆستا عەباس خێدر مامۆستای ئاینی کە بە ڕێزیان لە ستۆدیۆیەکە بفەرمێت فەرموو مامۆستاکە سلام باش مامۆستا فەرموو فەرموو وەرە فەرموو بەخێر بێ مامۆستا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لێ بەلێ بچینە لای پرسیاری وەکو مامۆستایەکی ئاینی لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە پەیامی خۆت چییە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ ذاتی پاکی پەروەردگار و دوو سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم و لەسەر یار و یاوەرانشون کە توانی بەگشتی تا ڕۆژی دوایی ئەو سەرەتا پیرۆزبایی لە جەنابتان و لە بیسەران و بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان و پیرۆزبایی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان و مانگی ڕەمەزانی پیرۆز لە سەرجەم مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی وڵاتەکەی خۆمان هەرێمی کوردستانەکەین داواکارین لە خوای پەروەردگار ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزە بێتە مایەی خێر و خۆشی و برایەتی و تەبایی و پاکبوونەوەی دڵەکان و ساغکردنەوەی دڵەکانمان بەرامبەر بە یەکتری و بە خۆشی و بە عیبادەتەوە مانگا هەمومان بەیەکەوە بەڕێ بکەین و ڕەمەزانێکی خۆش بەیەکەوە بەڕێ بکەین زۆر زۆر سپاس مامۆستا بەیوای ئەوەی کە مانگا مانگێکی خۆشی بێ سەرەتا لەوەی کە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە هەموو مسلمانان خۆیانی بۆ ئامادەکەن پێشتر لە ڕووی ئەوەی کەیتر ئەم مانگا مانگێکە کاتوانین خێر و سەدەقەی تیا بکەین مانگێکە توانین ڕێز لە یەکتر بگرین بەڵام لە هەمووی گرنگتر تا چەند گرنگە ئێمە مسلمانان ئەوانەی کە بە ڕۆژووە بن ئەوانەی کە بە ڕۆژوش نابن بە هەردوو لە ڕێز لە یەکتر بگرن نەبێتە هۆی تانە لە یەکتان نەبێتە هۆی با من لەوە دەست پێ بکەم ئێستا لەگە بینەرەکانمانە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە زۆر کەس بەس بۆ دانیشتووە بە ڕۆژوویت خوا ئەیزانە من بە ڕۆژم چکە من ئەمە پەیوەندیکی منە لەگە خوایە تا چەند گرنگە ئەم ڕێز و خۆشەویستیە هەبێ لە بینی مسلمانان و ئەو کەسانشی تر بە هەر هۆکارێکە ناتوانن بە ڕۆژم بەڵێ مانگی ڕەمەزان خولێکی ساڵانەیە خۆی پەروەردگاری کاتەوە بۆ بەندەکانی بە نەسیاتی قورئانیش کە
بس كات فرمي ل آية 180 سورة البقرة فرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. مانگی ڕەمەزان ساڵانە خوای پەروەردگار لەسەر مسلمانانی پیرۆز واجب کردووە وەکو چۆن لەسەر ئومەتانی پێش ئیسلامیش هەر واجب بووە، بەڵام هەریکەو بە شێوازێک ئەم ئومەتی ئیسلامەش کەوا خوای گەورە دیاری کردووە مانگێک کە ناوی مانگی ڕەمەزانە تیای بە ڕۆژوو بین لعلكم تتقون. ئەمەش بۆ ئەوەیە کەوا ئەم خولە ساڵانە خوای گەورە کردوێتیوە بۆ دوو هۆکارە. یەکەمیان بۆ کەوا ئەو کەسانەی لەو مانگەدا لەو ساڵەدا تاگەچێتە ئەو کاتە گوناه و تاوانێکیان ئەنجام داوە ولا گوناه و معسیەتە ژیاون تاکو بگەڕێنەوە و تەوبە بکەن و بەخۆیان نابچنەوە، واتە دڵ و دەرونیان پاک بکەنەوە بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خەڵکی و هۆکارێکیان بۆی جەستەشیان پاک بکەن، چکە بوو بە ڕۆژوو بوون ئێستا سەلماوە کە جەستەش لە ژەهری ئەو هەموو خواردنێکی وایە مەی خۆین و ساڵانی گوێی نایەنەوە و جەستەشمان ژەهراویێت بێت بۆ خواردنانی خۆین، هەم جەستەمان پاک بێتەوە لە ژەهری خواردنەوەکانی کەی خۆن، هەم دڵ و دەروونمان پاک بێتەوە لە گوناه و تاوان. ئەویش بەوەی کەوا ئێمە ئەسڵ ئەوەیە کە ئێمە ظەنی باش بەرین بەرامبەر بە مسڵمانان، گومانی باش بەرین بە خەڵکی، لە خۆمانەوە خەڵک وێنانەکەین ئەمە زەربی لێین و ئەمان سەحی لێین لە خۆمانەوە. لەبەرەوە ئەو کەسێک کە تۆ بە ڕۆژوو نییە دایمە ظەنی وا باش بەرین، دایمە شەرع ئیسلام فێرمانەکە دینی ئیسلام فێرمانەکە کە ئێمە معذرەتمان هەبێ. ئەمە فەرمی 70 عوزر بۆ براکە و بێنەرەوە نەک عوزرێک، یعنی کە پێ نییە تۆ بگەڕێ بەدوا بڵێ ئینشەڵا ئەم پیاوە پێیە، ئەگەر زانیشت کە لەبەر چاوی تۆ خواردی و نەخوارد هەر گومانی باش بەرە لەوانەیە ئەم پیاوە صحەتی مساعید نەبێت، دکتۆر پێوتی بێ بە ڕۆژوو مەبە بۆ جەستە و خراپە لەبەرەوەی نەخۆشیکی لەوانەیە ناوجەستەی هەبێت کەوا ڕۆژوو صحەتی تێگات. إخوائي دور رخصتي فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. كسيك كوا نخوشة يعني لسفرك أو سفرك مشقة وناتوان بيجريت خر رخصتي كوا بالرجولة بلكات الكتير بيجريت توا. جهروا هر مساعدني بوي بيجريت توا لبروا خوال داينا ولا سري كوا في ديابات. دبوي أما جماني باش برين جوانش حالة تدري كوانية نخير نخوش نية بلا أم كسا كارو إشي كي قرصي هي. ناتوانن معیشەتی لەسەر ئەوەیە ژیانی لەسەر ئەوەیە ئەگەر بێت و بە ڕۆژوو بێت کە ئیشەکەی قورسە لەوانەیە نتوانێت کەوا کەس ئیشەکەی بکات ئەتوانێت لە کاتێکی ترە کابرا بیگرێتەوە بۆ ئێمە دایمە گومانی باش بەرین بەرە و بەرامبەر بە برا خۆشکانمان ئەگەر بینیمان بە ڕۆژوو نییە یەکسەر لە خۆمانەوە علامەتێکی ئیستیفامی خراپدانە نین وەکو پێغەمبەر فەرمووی 70 عوزر بێنینەوە چونکە لەوە مەئجورین بەس بە پێچەوانەکەیەوە لە خۆمانەوە گومانی خراپ بەرین إن بعض الظن إثم زۆر جار گومانەکان ئەبن بە گوناه و تاوان لەسەرمان. زۆر باشە مامۆستاوە کەسێ مانگی ڕەمەزانی پیرۆز مانگی ڕزق و ڕۆزی مانگی بەرەکەتە و مانگی بەخشینیشە بەڵام لەگەڵەوە ئێمە ئێواران کاتێککە لەسەر سفرەی ماڵەکەی خۆمانین تا چەند گرنگە ئەو سفرەی کە ئێمە هەمانە بیرمان لەوە شەبێت کە ماڵێکی هەژار هەبێت هەر لە مانگی ڕەمەزانی پیرۆز بێت و بە ڕۆژوو بێ بەڵام ئەو داهاتی دەبێت بتوانێت بەو شێوازە ئەو سفرەی برازێنێتەوە لەواچە مەزۆ کەسمانە بە کاتێک کە ئەچێ بۆ بازار لەبێت لەو کاتە بە ڕۆژوە حەزی لە هەموو جۆرە خواردنەکەیە لەوێ لە هەر جۆرە و تۆزێکیش بکرێ لەوانەیە ئێوارە بڕوات و کاتێک کە ڕۆژەکەی ئەشکێنێ نتوانێت تۆزێکیشی لێ بخوا کە دوایی ئەمە هەمووی ئەوێ بە پاشماوە تا چەند گرنگە ئێمە بیرمان لەسەر سفرە و خوارەکانی هەموو ماڵەکان هەبێت. بەڵێ ئێمە پێشەوامان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوای ئەم مرۆڤایەتیە و دینەکە خوای پەروەردگار بەهۆی ئەو بوو ئێمەی ناردوو بۆی ڕوون کردوینەتەوە چگەر بەخۆی ئەوە نەبێت ئێمە زۆر شت هەیە بوو هەر نەمانەزانی چۆن بیکەین با بزانی کەوا ئیمانمان بە قورئان و بەرنامەکەش هەبێت بەڵام لە ڕێگای لێکدانەوە و ڕۆشنکردنەوەی چ ئاەتەکان بێیان ئەو شتانەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی ڕوون کردوینەتەوە کیش لەوانە ژیانی پێغەمبەر خۆی صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوڵەکان کە باسی کە نەفەرمون كان أجود الناس. بيغمر صلى الله عليه وسلم كس بخشن ترو لهمو كس دست كراوة تربو وأفرمول كلقل أو شاء أو هابو دست كراوة وبخشن دبو للرمضان لهم كاتيك زيادة بخشن دو دست كراوة بو. شكمان رمضان يكم شد أوي كواتو كهت معيدة وبرسيكي تسكت برسيكي هو كاري كان بو أوي يكي لحكمة كاني وي كتبو يبزاني خلقيك هي تۆ خۆ برسی کردو بۆ مانگە
بۆ عیبادەت بەڵام خەڵکێکی ساڵ 12 مانگ برسیە ساڵ 12 مانگ ئەو معیشەتی نییە و توانای نیە و وەکو بە ڕۆژوو بوونەکەی تۆ وایە کە تۆی مانگێکا بەڵام ساڵ 12 مانگ ئەوە ژیانێتی هەر بۆیش لە مانگی ڕەمەزانە زیاتر مسلمانان زەکاتەکانیان دەرەکەن چونکە لە مانگی ڕەمەزانە خێر و ثەوابەکان چەندین قاتن هێندێک کات و ساتەیەکەوە وەکو حەسادی حاصڵات وایە کۆکردنەوەی بەروبوومەکان وایە بۆ مەسەلەن کابرا فەلاحەتیەکە زرعادەکە لەو فترەی کە پێیەگا فترەیە لە بەرەوەی کەوا کۆیە کاتەوە لەو کاتایی تر ئیسفادێکی زۆرە ئیهمالیتیان ناکە بەڵکو کاتی خۆی بۆ تەرخانەکە بۆی مسلمانایش لە ڕەمەزانە دەبێ بەعام مسلمانان زۆرێکیان هوشیارن بەڵام بۆ ئەو کەسانەی کە هوشیار نین لەو بارەیەوە بزانن کەوا مانگی ڕەمەزان زۆر چاکە و عیبادەتەکان خێر و سەدەقاتەکانیشان چەندین قاتە و پێویستە لە مانگی ڕەمەزانە مسلمانان بۆ کەسانی کەوا ژیانیان قورسە و گرانە زیاتر خێر و خێراتەکانیان وابێ بینگێنە خەڵکی خۆی خەڵکێکی کەوا مستحق بێت هەر ئەوە نەبێت لە کۆڵخۆیکردنەوە هەر بۆیشە دەبینین شریعەتی ئیسلام هاتووە سەرفترەشی داناوە لە ڕەمانگی ڕەمەزانە ئەم شتە تایبەتە مانگی ڕەمەزان واجبی کردووە چەند سەرخێزانی تۆ ئەوەندە ساعە خواردنە خواردنی فەقیرە تۆ لە ڕەمانگی ڕەمەزانە دەبێت دەربکەی لە کۆتایە بۆ ئەوەی کەوا مسلمان لە جەژنا نابێ برسی بێت ئەبێ غەسبە لەسەری کەوا خەڵکی مسلمانیش وەکو تۆ بە تێری جەژن بکاتەوە باشە مامۆستا لە هەمووی گرنگتر ئەوەیە لە عینی پیرۆزی ئیسلام ئاڵێ بەس تەنها گرتنەوەی خواردن و خواردنەوە نییە لە مانگی ڕەمەزان بەڵکو قسەکردنە هەڵس و کەوتێ مامەڵەکردن لەگەڵ خەڵک لە بازاڕا کارەکەی شتومەک بە خەڵکە فرۆشی ئەبێ ویژدانە بەکاربێنی ئەم تایبەتمەندیانە چییە لە کەسیشی مسلمان و ئەوانەی کە بە ڕۆژوو ئەبن بۆی کە بتوانێ هەم ڕێز لە خۆی و لە کەسی بەرامبەری و لە مانگەکەش و لە ویژدان و لەوەی لە ئاینی ئیسلامی پیرۆزی شاهاتووە کابێ هەموو شتێک یەکسان و عەدالەت بێ ئەمە چەند گرنگە وەکو سەرتاش باسم کرد خۆی مانگی ڕەمەزان خولێکی خوایی مانگیە ئەکرێتەوە بۆ مسلمانان لەم خولایە دەبێت تۆ فێری سەبر ببی فێری ئەوە ببی خۆت بپارێزی لە گوناه و تاوان و گوناه و تاوانیش خۆشیەکی لەوانە ئەوەیە کەوا مەسەلەن جارێ لە مانگی ڕەمەزانە خەڵکێک هەیەکەوە دەستبڕی و خەڵکێکەیە کە بە ڕۆژوو بوو هەر لە خۆی شەڕی لێبارێ و لە خۆیەوە بە ڕۆژووە قسەی لەگەڵ مەکەن بێتەحەمولە خۆی ئەسڵەن ڕۆژوو بۆی کە ئینسان فێری سەبر بکات ڕۆژوو بۆی کەوا ئینسان فەقیر و هەژاری بیرکەوێتەوە ڕۆژوو بۆ ئەوەیە کەوا ئێمە لەگە خەڵکات چاکەکار بین و دەستباری یەکتر بین چکە ڕۆژوو زۆر گەورەیە یەکێک لەو شتانەی کە لە قیامەتە هیچ کەفارەتێک نایبە مەسەلەن ئینسان ئەڵێ گەر لە قیامەتە چاکەکانی خەڵکانێک گیان چاکەکانیە بن چاکان بەڵام سێشت هەیەکەوە کە ناتوان چاکەکانن نابن یەکی لەوانە ڕۆژووە یعنی کابرا هەتاوارە بڵێ کاکە وەڵی من فڵان کەسە و غەدرەی لێکردم خی گەورە ڕۆژەکەی نایەتی لە ژیاتی ڕۆژەکەی توێ نایەتێ نوێژەکەی یاتێ خێر و سەدەقەکەشی یاتێ ئەوەی کە کردوتە بەڵام یەکی لەوانەی کە ناڕوا بە کەفارەت نایەن بە خەڵکی تر ڕۆژووە ئەستەومەلی وانە ئەجزی بی چکە خی گەورە فەرمی ڕۆژووی منە ئیم بۆ منە و بەڵام هەڵبەتە ئەو ڕۆژوەی کەواچی ئەو ڕۆژوەی کە بە مانای کەلیمە هەم وەک مەعیدە و جەستەی برسی کردووە زبانیشی گرتوتەوە دەستیشی گرتوتەوە و هەموو عەزاکانی گرتوتەوە لە گوناه و تاوان من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة أن يضع طعامه وشرابه کەسێکەوە تەنها سکی برسی کرد بێت و بەڵام بە فرسەتی بزانێ بۆ گرانجانی و بۆ دەستبڕی و بۆ ئیستیغلالکردنی خەڵک و بۆ ئەوەی کەوا لەو مانگەدا شتی خراپ جاروایە دەبین لە مانگ ڕەمەزان فرسی دەزانێ شتی هین ساخەکەنەوە بە مسلمانانە خواردنی ئێکسپایر و خواردنەکان ساخەکە لەوانەیە کەسە خۆی بە ینی بە ڕۆژوش بێت خۆی بە مسلمانیش بزانێ بۆ ئێوە بزانێت کەوا تۆ ئەم حاڵەتانەی کەوا هەیە و لە مانگی ڕەمەزانە ڕۆژوو بۆی کە هەموو ئەعزاکانیشیت بگریتەوە لە گوناه و تاوان هەروکو چۆن مەعیدەشە گرتوێتەوە لە خواردن و خواردنەوە زۆر باشە لەگەڵ ئەوەی کە لە مانگەیە هەموو کەسێکی تر هەوڵەیات ئەگەر بەشێکی کەمیش بێ لەوەی کە هەیەی لە ماڵەکەیە بیبەخشێت ئەوەی باسی بەخشینەکە چەند گرنگە و زۆر کەسیشمان هەیە لەوەی کە پارەیەکی زۆر خواردنێکی زۆر دەوڵەمەندە دەستی پێوە گرتووە بەڵام بە ڕۆژوشە
لە ئاینی ئیسلامە چۆن بەو کەساناڵێن کە دەستان بکەنەوە ڕاستە بە ڕۆژوین هەموو شتەکانمان لە خۆمان گرتوێتەوە بەڵام لەم لەواتوانین دەستێکی خێر بکەینەوە بۆم برا بە سڵمانەکە ئەمە چەند گرنگە مامۆستا بەڕاستی ئێمە پیامبەر صلی الله علیه و سلم بەو کەسانە فەرمێت کەوا سەرد و سامانیانە فەرمێ سوێن دەخوا دەفەرمێ ماڵ ببەخشین کە بناکات ئەمە کەسێک کە بترسێت لە بەخشین بیۆ وەبزانێکەوە ئەو بڕەپارەی ئەیبەخشێت ماڵەکەی پێکەمەکاتەوە ئەفەرمێ سوێن دەخوا ئەفەرمێ سوێن دەخوازێکەوە ماڵ ببەخشین کەم ناکات بەرەکەتی تێکرد زیاکە ئێمە لۆکو لە ڕۆژشەرعیەکەەوە هەموو جارێ شوێنی بین ئەڵێن وەکو درەختی مێوە وایە درەختی مێوە چەندێک تەنێک تۆڵی بکەیت تۆڵی کەمی بیتێت هەڵی پاشی توڵەکانی زۆرتر لێکەیتەوە زۆرتر گەشاکە و نەشونماکە بۆیە ماڵیش ببەخشین زیاکە الحەمدلله لە شارەکەمانە کۆمەڵی خەڵکی دەوڵەمەنی خێرەوەمەندی باشی تایەکەوە دەستیان بە خەڵکی نەخۆش و خەستەخانەکان و بە خەڵکی فەقیر و هەژارەوە هەیە و دەگەڕێن بە دوای ئەوەیە بەڵام هیوادارین چکە ئێمە خەڵکی دەوڵەمەنی زۆری تیا ئەگەر بێت و لە شاری ئێمە دەوڵەمەنەکان هەمویان وەکو پێویست زەکاتی ماڵەکان بن ئەگەر هەر سەدەقەش نێن بەس زەکاتی ماڵەکان ئەوەی کە هیانم هەموو خەڵکە دەوڵەمەنی کە لەم شارە باز دەکرێت لە ملیۆنێرەکان و چەند ملیار لێرێک ئەمانە بەڕاستی فەقیر لە هەرێمی کوردستانە نامێنێت چکە ئەم داتایەکم بینی بەڕاستی ئەگەر ئەوە بێت و ئەو بە زەکاتی شەرعی ماڵەکان دەرکەن بۆی هیوادارم کەوا لەم مانگەدا ئەم مانگە مانگی بەخۆدا چوونەوە مانگی گەڕانەوەی بۆ لای خوا هیوادارم ئینشاءڵڵا ئەو برایانەی کەوا دەوڵەمەند وەزعی مادیان باشە و تا ئێستا کەم تەرخەم بوون لە نەدانی زەکات و خێر و بەخشین و دوور بوون لە عیبادەت و ئاژ نەبوون لەگەڵ خوایە بیکەن بە فرسەتی ئەو مانگە ئاژ بنەوە لەگەڵ خوا چکە ئیتر ڕابردویان خوای گەورەش بۆ وەستڕێتەوە لە ئێستاوە پەڕەکانیان دەست پێکەن و دەشتوانن شتێکی جوان بۆ خۆیان تۆمار بکەن بۆ قیامەتیان و بۆ ناو میلەتەکەشیان لەگەڵ میلەتەی خۆمانە لەخوا بە زیابێنەریتێکی زۆر جوانمان هەیە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە زۆر کەسیشمانەیە ئەو بەرپرسیارەتێ خاتە سەرشانی خۆی بۆ نمونە ئەمڕۆڵێ یەکێ لە نەخۆشخانەکان من خوانیم ئێوارەیەم بۆ دابین کردو یەکێ لە شوێنە گشتیەکان من خوانیم مناڵە بێ سەرپەرشتیارە کەسانی بە ساڵات چووە ئەم نمونانە تا چەند زیاد بکەین باشترە بۆ ئەوەی کە ئێمە دیوێکی تری جوانی کۆمەڵگاکەمان بشان بڵێ بێگومان ئەو کەسانەی کەوا ئەم نەریتە جوانانەیان داهێناوە ئەو کەسانە کەسی بەخشندە لای خوا خۆشەویستە و نازانی تۆ بۆیە بەو برا دەوڵەمەنانە ئاڵێم کە وەزعی مادیان باشە و ئیمکانێتیان هەیە یعنی تۆ ئەو شتەی بەخشی نازانی جاری وایە لە بەڵاو مصیبەتێکی زۆر گەورە ئەو گێڕێتەوە لە نەخۆشیکی زۆر گەورە خوا ئەو پارێزیێت یعنی خەڵکەیە کاکە ئەڵێ نەخۆش ئەڵێ کاکە مامۆسام 50 دەفتەرەیەم بەس نەخۆشیەکەم چارەسەر بکرێت دەکەواتە 50 دەفتەر چییە کابرا ینی خۆزگا خوازێت تەندروستێکی باشی هەبووایە بەڵامی چی نەبووایە کەواتە تەندروستیەکە لە پشت هەموو لە پشت تەندروستیەکەی خۆی و مخاوە خێزانی لە پشت هەموو سامانەکەوەیە ڕاستی سامانەکە شیرنە بەڵام ئەگە هاتە سەرەوەی سامانەکە دیان تەندروستی خۆت بۆیە هیوادارم کەوا هەر بۆ خێر و سەدەقەی کەیکەن لەو مانگەدا بە تایبەتی بزانن کەوا خوای گەورە دڵنیا بن کە خۆیان پارێزێت لە کۆمەڵی بەڵاو موسیبەتی گەورە کە جاری وایە لەوانەیە ئەگەر خوا نەخواستە ئەو بەڵایە بێت بە نیوەی سەرد و سامانەکەی دەربازی نەبێت هەیە و ئابڕوچوونی تیا بێت جاری وایە خۆ تۆ شەخسیان ڕوشان جاری وایە ئەو سومعەی کە ئەو کۆی کردوێتەوە بەپارە ناکردرێتەوە خوای پارەکەی لە دەستی بێت جا بۆیە یەکی حتا پیامبەر صلی الله علیه و سلم داو مەڕضاکم بالصدقة ئەڵێ نەخۆشەکانتان تیمار بکەن بە خێر و سەدەقە ناڵێ بە حەپ و عیلاج بۆ خەڵکی دەوڵەمەند ئەمە طبعا خۆ دەرمان و عیلاجەکە شەرعیە لكل داء دواء هەموو پێغەمبەر فەرمووە هەموو دەردێک خوا دەرمانی بۆ داناوە با عیلاجەکەشی نەدۆزرا بێتەوە مردن نەبێت مردن و پیری دەرمانی نییە وإلا لكل داء دواء هەموو دەردێک خوا دەرمانی بۆ داناوە بەڵام دەرەوەی لەوانە علم نەگەشتەوە ئاستی کە دەرمانەکە بدۆزێتەوە داواکەی بدۆزێتەوە کە جا بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم جاری وایە تۆ ئەم نەخۆشی دەمێکە بکارە پێوە ناڵێنێت یا بەڵام بە سەدەقەیەک خوای گەورە شیفای بۆ نێرێ بە شتێک کەوا خۆشی نازانێت ئەم
ڕێباتە سەر ئەو شوێنە جا دەنکە حەپێک بێت عیلاجێک بێت جایەکی کوردەواری بێت خواردنێکی کوردەواری بێت جاری وایە دەرمانێکی کوردەواری بێت خۆشی نازانێت کاتێک زانێت خوا کردوتی بە شیفا بووی ڕێنمونیەکە بۆی بچێتە سەر ئەو ڕێگایە کە خوای گەورە بیکات بەمای شیفا و بیکات بەمای ڕزگاربوونی لەو کێشە و مشکلەیە. زۆر باشە. مامۆستا چەند پرسیارێکە هەیە هەر بۆ دەستپێکی مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو مامۆستایەکی ئاینی ئێمە وەکو خێزانەکانمان هەندێک کات خێزانەکان مناڵی تایە ئەم مناڵانە خۆی ئیشێکی زۆر باشە تۆ لە مناڵی و فێری ئاینی پیرۆزی ئیسلامی بکەیت بەڵام چ کاتێک ئێمە زەخت لە مناڵەکانمان نەکەین بۆ ڕۆژوو ئەگەر نوێژی فێرەکەیت ئەمە نوێژەکە لەگەڵ تەمەنیەتی و بۆ خۆیەتی ئەمە یەکێ لە پرسیار دووەمیشان کەسانێکمانەیە بە پێچوانە بە ساڵات چۆن ئیتر ماوەی هەفتا ساڵە تاعات و نوێژ و ڕۆژی خۆی کردو و تەنانە هەندێکیشان حاجین ئیتر بە هەر وەسیلەیەک بێت بە هەر هۆکارێک بێت ئەم ناتوانێت بە ڕۆژوو بێت نەخۆشیەکی درێژخایانی هەیە هەبوو دەرمانی هەیە تا چەند گرنگە ڕێزیش لەوان بگری ڕاستە ئەو خۆی ئەیەوێت بە ڕۆژوو بێ بەڵام چی بکان ناتوانێت لە دوای مانگی ڕەمەزان پارەی ئەوە ئايات کەیترەوە بە پێی ئاینی ئیسلام بە فەقیر و هەژار بەنسبەت مناڵەکانمانەوە بە تایبەتی مناڵکەوە هەتاکو لە ڕۆژووە لە نوێژە فەرقی هەیە پێغەمبەر سڵ فەرمێ لە 7 ساڵیەوە مناڵەکانتان فێر بکەن بۆی ڕابێن چونکە نوێژ شتێکە بەردەوام لەگەڵ ئینسانایە بۆی ڕابێت لەگەڵ یا خۆی پێوە بگرێ و مناڵە و تەبعی لەگەڵ یا بگرێت لە 7 ساڵیەوە فێریان بکەن بەڵام ڕۆژووان نیە ڕۆژوو لە باڵغبوونەوە لە سەری واجبە لەو کاتەوە کە باڵغە بێت کوڕەیان کچە لە سەری واجبە پێشەوە ئەگەر خۆی بیگرێت من داوا لە دایک و باوکانەکەم زەختیان لێ نەکەن لە مناڵ بۆ ڕۆژوگرتن بەزەکە خۆی پێبوو توانای هەبوو بیگرێت خۆی پێبوو توانای هەبوو بیگرێت قەی ناکە لێی گەڕن چکە خێر و ساوابێکە بۆ دایک و باوکەکە خێر و سابیان دەزەکەوێت بەڵام وەکو زەختیان لێ نەکەن کەوا مناڵ بەڕۆژ چکە تا ئەو کاتێگاتە تەمەنی بلۆغی لەسەری واجب نییە چ کوڕچکە چکە ڕۆژوو واجبە لەسەر چێ لەسەر کەسێکەوە مسافر نەبێت مناڵ نەبێت و عاقڵ و باڵغیش بێت ئەجا ڕەگەزی نێر بیانمێ لەسەری واجبە مسافر نەبێت نەخۆش نەبێت ئەوەندە پەکەوتە و کەنفتە نەبێت کەوا بەهۆی پیریەوە ڕۆژوو لەسەر ئەوانە واجبە بۆیە پیریش کە گەیشتەوە تەمەنێک کابرا تەمەنێکی زۆر بە ڕۆژوو بووە ئێستا ناتوانێت بەهۆی لاوازی جەستەیەوە بەهۆی ئەوەی کەوا نەخۆشی درێژخانی لێ کۆبووەتەوە دەرمانی هەیە ئەمە ڕوخسەتە خوای گەورە فەرمێ فمن كان منكم مريضا أو سفر فعدة من أيام أخرى ئەگەر توانی ئەوە دوای گرێت و نەیتوانی باسی سەفەریوینەکە نەخۆشیەکە ئەوانش کەوا بەهۆی پیرەکەیەوە خوای گەورە فەرمێ کەفارەتەکەیان نەدەن ئەوانەی کە ناتوان بەهۆی نەخۆشیەکەوە بۆیە بۆ پیرەکان بۆ بەتەمەنەکان خوای گەورە فیدیەی داناوە وەکو چۆن لە دنیاشدا کە کەسێک ساڵانێکی زۆر لە دایرەیەک دەوامەکات تەشبیه نەبێ لله المەثل الأعلى دوای ئەم کەسە خانشی نەبێت معاشەکەی هەرێنێ دڵنیا بێ لای خوای پەروەردگار ژرەکەی بۆ نووسێت چونکە حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کەسەی کەوا بەردەوام بووە عیبادەتێکەکە تا ئەو کاتێ لە تواناکەوێت توانای نەماوەی تر هۆشی لەدەستدایەت بەڵام لای خوا هەر بۆیە نووسێت حتا تەنها نوێژیش کابرا تووشی زەهایمەر بووە نازانێ نوێژەکانی فڕی بەسەریەوە نیە نازانێ ڕۆژی ڕکاتێکەکە نایکە بەڵام تاکو و مێشکی لای ژیری بە ماوە نوێژەکانی کردووە ڕۆژەکانی کردو لای خوا بەردەوام بۆیە نووسرێت جا مامۆستا لای خۆی گەورە بۆیە نووسرێ لای مرۆڤەکان خۆمان بۆ نمونە زۆر جار ئەمە زۆر بە ئێستا لە زۆربەی خێزانەکان بینەرمان بن تو ڕائبین دەتۆ بۆنان بۆ تو حازرکەین ئەم عایلێمی بە ڕۆژووە یعنی تۆزێ لەم شێوازە هەڵسوکەوتەقەی چیەکە ژەمێکی بۆ دانم خۆ هیچ لە من کەم نابێتەوە یعنی ئەم شێوازە مامەڵانەش مەبەسمە زۆر خەتەرە براگە تۆی کە توێڵەوە دایک و باوکە لە ماڵە حتمما کە پیرانێکە لە ماڵەوە دایک و باوکن خۆ لە بازار ڕنیهێنەوە دایک و باوک خوای گەورە فەرمێ نابێ ئوف لە دەستیان بکەی نابێ ئوف لە دەستیان بەڵکو ئەگەر حتا دەنگ بەرزکردنەوە بەسەریانە دەنگ بەرزکردنەوەش بەسەریانە بە شێوازێکەوە پێین دڵی پێی گران بێت لای خوا گوناه و تاوانە لەبەرەوە دەبێت زۆر ڕێزیان بژیرێت چکە بەدە خۆ دایک و باوکە و تواناشی نەماوە یعنی دایک و باوک تەنانەت ئەوەنە پیرۆزە سێشت هەیە هەست سەیرکردنی عیبادەتە سەیرکردن یەکی لەوانە قورئان
دانیشە نشی زانێ قورآن خوێند و کابرا قورآنە کاتەوە سەیری کا دێڕ بە دێڕ ئەوە خۆشە عیبادەتی بۆ نووسێ کەعبە ئەچی بۆ حرم بۆ ئەمراسیان بۆ حەج دانیشتۆ هیچ ناکە هەر ئەو دانیشە بەرامبەری دانیشتۆ هەتا کاتی نوێژەکانیت دانیشتۆ سەیری کەعبەکە خوا بە عیبادەت بۆ نووسێ دایک و باوکش وەک کەعبە و قورآن پیرۆزن لای خوا دانیشە کاب دایک و باوک لە ماڵ دانیشە بە دیار دانیشە ئاوا لە خزمەتیا بە عیبادەت بۆ دەنووسرێ هەر دانیشە لە خزمەتیا بێدەنگی یعنی جاچ جای تۆ ئێستا بەرامبەریشی بێئەدەب بێ بەرامبەری لەبەرەوەی کەوا ناتوانێت بە ڕۆژبێژەمە خواردنێکی بۆزین کات ئەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەر حاڵینە بۆ کەسێک کەشتی وا بێت ڕۆژوەکەشی بەڵکو لەسەری خەرزارە بێت لەگەڵەوە ئێستا لە شەواندا کە نوێژی تەراویح هەیە کە زۆربەی باوکەکان ئەچن هەنێجا مناڵەکان لەگەڵ خۆیانە ئەبنی هەنێجا مناڵەکان خۆیان بە کۆمەڵ لە گەڕەکانان کۆ ئەبنەوە ئەوانش حەزەکەم بچن بۆ مزگەوت بەڵام هەنێجا لەوانەیە من لە هەندێک ڤیدیۆ شاهەبێک کە بینی بەتمان لە سۆشیال میدیا ئەبینین کە بە شێوازێکی زۆر ناشرین ڕەفتار لەگەڵ مناڵانەیە ئەکرێت هەنێجا دوورەخرێنەوە لەوێ هەنێجا ئەوان یانەوەی لە ڕیزی پێشە بن بەڵام ئەوە تا ناڵن لەلایەن پیاوە گەورەکانەوە لە پێشەوە بۆستێنن تا چەند گرنگە بە شێوازێکی زۆر جوان مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەیە بکرێت دڵیان بۆ خۆشە کە بەشدار بن لەم شەوە پیرۆزانەیە بۆی لە دەستیان نەچێت بەڵێ وەکو سەفی پێشەوە لە نوێژی مزگەوتە عادەتەن سونەت وایە بۆ ڕێکی جوانی سەفەکان سەفی پێشەوە خەڵکی گەورە بێت سەفی گەورە بێت چکە ئەو مزگەوتێکەوەوانە کێشانەمان هەیە کەوا مناڵمان لە مزگەوتەکان بە تایبەتی لە ڕەمانگی ڕەمەزانی پیرۆزان مناڵانێکی زۆر ڕووەکەنە ناو مزگەوتەکان بۆیە ئەو برایانی کە لە ناو مزگەوتان یان ئەو گەنجانەی کەوا ئەوان الحەمدوللا تەمەنێکی ژیری و تەمەنێکی پێگەیویان هەیە ئەو برا گەنجانە مناڵەکان ڕێک بخەن لە بینی سەفەکانە لە سەبینی سەفەکانە ڕێکیان هەستکە مناڵەکان دایم ئەگەر بەیەکەوە بن لە دواودانی دەنگەدەنگ زۆر دروست دەکەن هەم لە خۆشیانی تێگەیەن هەم لە نوێژخانەکانش هەم فێریش نابن بۆیە من هەموو جاری لای خۆمان واکە مەڵم هەوڵێم بەو برایانی کەوا لە جەماعەڵێم مناڵەکان بخەنە سەفەکان لە بینی خۆتانە بۆی کەوا هەم نوێژەکان لە خۆشیان تێک نەچن و لە ئێوەش تێک نەیەن و فێری ژەبن لەگەڵ ئێوەیە بۆیە ئەو لە مانگی ڕەمەزانە ئێمە زۆربەی زۆری ئەو کێشانەمان هەیە بە حکمی مناڵ زۆرتر دێ بەڵام دەبێت ڕێکی بخەین ڕێخستنەکەش بۆەوە دەبێت کەوا بەڕووی خۆش چونکەوان هاتون بۆی کە فێری عیبادەت بن مناڵ هەیە خەڵکی ئێمە بینیمانە مناڵ کە لێی تووڕە بووە و بە شێوەیەکی زۆر قاسی لێی تووڕە بووە مناڵەکە تەرکی مزگەوتی کردووە تەرکی مزگەوتی کردو دوای بووە بە مناڵێکی عەجوولی سەرجادەی کەوا ئیتر ئەلو مناڵانەی کەوا ئیتر دەبینی نەکبەت زۆر نەکبەت لەبەرەوە خەتەرە ینی مناڵێک کە تۆ هاتووە دەستی خۆی هاتووەتە مزگەوت تۆ دەستی بگرا بۆی کەوا سپێنە کەسێکی بەسوود و باش بێ بۆ کۆمەڵگا چکە لە مزگەوت تا فێری تەربیەتێکی جوانە بێ و فێری ئەو شتان نابێت کەوا سوودی هەیە بۆ کۆمەڵگاش و بۆ لای خوش سەربەرزە بۆیە بە پێچەوانەکەیەوە مناڵەکان دوورکەوتنەوەی لە مزگەوت و بە شێوازێکەوە عیبادەت و نوێژەکەشی بەرچاوەکەوێت دەستەکانی خۆش پێ مامۆستا سپاسی تۆکەین سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی ڕێنمایەکانی بەڕێستان ببێتە مای ئەوەی کە ئێمە وەکو موسڵمانان بتوانین ڕێز لە یەکتر بگرین بتوانین خۆشەویستیمانە بێ بتوانین بەخشینمان هەبێ بتوانین لە مانگایە زیاتر یەکتر بەسەرکەینەوە و باوەشی خێر و خۆشەویستی بۆ یەکتر بگرینەوە دووبارە سپاس سپاس بۆ جەنابی شتانی مش داواکردنی خوای پەروەردگار و مانگە ڕەمەزانەمان لێ پیرۆزکەوە بە خێر و خۆشی و بە دڵی خۆشەوە و بە سەلامەتی ئینشاءڵڵا بەڕێکردن بتوانین و عیبادەتەکانیشمان بە جوانترین شێوە ئەنجام بگەێنین سپاس بە جەنابی شتانی